خوێندن لە هەموو ئاستەکاندا دەبێ بێبەرامبەر بێت. خوێندکارانی تازە وەرگیراوی زانکۆی ئازاد لە بوارەکانی پزیشکی و پزیشکی ددان و دەرمانسازی بەرامبەر بە زیاتر لە 3 هێندە زیادکردنی کرێی خوێندن بۆ ئەو بوارانە ناڕزایەتیان دەربڕی. بە گوێرەی هەواڵنێری ڕۆژنامەی هەممەی هەن کۆبوونەوە ناڕزایەتیەکان لە ڕۆژی 22 ڕەزبەرەوە لە بەردەم مەجلسی شۆڕای ئیسلامی دەستی پێکرد. دواتر ناڕازیان چوونە بەردەم شۆڕای باڵای ئینقلابی فەرهەنگی و پاشان بەردەم دامەزراوەی سەرۆک کۆماری، هەروەها چوونە بەردەم وەزارەتی زانست و تەندروستیش نامەیان نووسی و سکاڵایە ناڕاستەی نێونرانی شارەکانیش کرد، بەڵام تا ئێستا هیچ کەس وەڵامی نەداوەتەوە. بەشێک لە بنەماڵەی ئەو خوێندکارانە هاوشانی منداڵەکانیان لە ناڕزایەتیەکاندا بەشدارن. ڕۆژنامەی هەممەی هەن لە ڕاپۆرتێکی تێر و تەسەلدا لە ژێرناوی بوون بە پزیشک بە بەهای 3 میلیارد تمان هۆکاری ناڕزایەتی ئەو خوێندکارانە و بنەماڵەکانیانی خستۆتە ڕوو. خۆ پیشاندەران ئەو خوێندکارە وەرگیراوانی بوارەکانی پزیشکی زانکۆی ئازادن کە لە 20 ڕەزبەرەوە کە ئەنجامی هەڵبژاردننی بواری خوێندنەکەیان هاتوێتەوە هەروە تەکلیفیان ناڕوونە. کرێی خوێندن لە 32 میلیۆن تمەنەوە گەیشتووەتە 90 و تەنانەت 113 بۆ 135 میلیۆن تمەن و بەڕێژەی 200% زیادی کردووە. خوێندکارە وەرگیراوەکان تووشی سەرسوورمان بوون، بنەماڵەکانیان داماون، هەندێکیان نەخانویان هەیە بیفرۆشن و نە پارچەیەک زەوی و کرێنەشینیشن. ئەوانش کە خانوو زەویان هەیە دەڵێن دەبێ بیفرۆشین بۆ ئەوەی منداڵەکەمان بتوانێ پزیشکی بخوێنن. زۆر یەک لە ناڕازیان لە شارەکانی دوور و نزیکەوە وەک شیراز، سنا، شەهری کورد، ئەردەبیل، قۆم، مەشهەد، ئیسفەهان و هیترەوە دێن. خوێندکارە وەرگیراوەکان لەوە ناڕازین کە پێشوەختە ئەو زیادکردنیان پێڕانەگەیاندون و دوور لە چاوەڕوانی ئەوانە. ژمارەیەکی زۆر لە خوێندکارە وەرگیراوەکان بە هیچ شێوەیەک توانایی ئەویان نییە کە ئەو بڕە پارەیە بدەن. لەلایەکی ترەوە ئەوان نەک هەر توانایی گۆڕینی بواری خوێندنەکە یان زانکۆیان نییە، بەڵکو بەپێی بڕیارنامەی شۆڕای باڵای ئینقلابی فەرەنگی لە ئەگەری بەشداریکردن لە تاقیکردنەوەی وەرگرتنی سەرتاسەریدا ساڵی داهاتووش لەو مافە بێبەشن. بەرپرسان لە بری دۆزینەوەی ڕێگا چارە بۆ ئەو خوێندکارانە پێیان دەڵێن کە بچن قەرز وەربگرن. ئەوە لە کاتێکدایە کە ئەو خوێندکارانە و دایک و باوکیان توانایی دانەوەی قەرز و سوودی زۆر بە بانکەکانیان نییە. بەشێک لە خۆپیشاندەران دەڵێن کە سەرپەرشت و سەرچاوی بژێوی بنەماڵەکەیان بەم زوانە خانەنشین دەبن، هەر بۆیە تەنانەت مافی وەرگرتنی قەرزیش ئەوان ناگرێتەوە. ئەوان دەڵێن کاتێک بۆ چارەسەری کێشەکانمان دەچینە لای بەرپرسان هەندێک جار لەگەڵ سوکایەتی و هەڕەشا بەرەو ڕوو دەبنەوە. ئەو خوێندکارانە لەسەر و باوەڕن کە ساختەکاریەک ڕوویداوە، بەڵام مەسەلەکە زۆر لە ساختەکاری ئەولاترە. لە سەردەمی سەرۆک کۆماری ڕەفسەنجانیەوە پرۆسەی پوڵ وەرگرتن و بەکاڵاکردنی سیستمی پەروەردە لە کۆماری ئیسلامیدا دەستی پێکرد. هەر لەو کاتەشەوە بێبەشبوونی منداڵانی کرێکارانی کەم دەرامەت و بێکاری ئێرانی یان کۆچبەرانی ئەفغانستانی بە تایبەت لە نێو کچاندا پەرەیسەندووە. بەوتەی یەکێک لە کارناسان لەو کاتە بەدواوە لەگەڵ پوڵ وەرگرتن و بەکاڵاکردنی پەروەردە لە ناوەندەکانی خوێندن، منداڵان و گەنجان و خوازیارانی خوێندن وەک کڕیار مامەلەیان لەگەڵدا کراوە. زیاتر لە 3 هێندە زیادکردنی کرێی خوێندنی زانکۆی ئازاد کە ماوەیەکی زۆرە بە شێوەیەکی سووکتر لە زانکۆکانی تردا بەڕێوە دەچێت، درێژەی هەمان سیاسەتی بەکاڵاکردنی خوێندنە لە ئاستێکی باڵاتردا. ئەم بابەتە لە هەمان کادا بەو مانایە کە تەنیا منداڵانی ئەو تاقمە بوژوا، ڕاندخۆر، گەندەڵکار و قاچاقچیانەی کە لەلایەن دەسەڵاتەوە پشتیوانی دەکرێن دەتوانن لە بوارەکانی وەک پزیشکی و هیتردا بڕوانامە وەربگرن. لە زانکۆکانی ڕەژیمدا بەدەر لە ڕاستپاردە کەسیەکان پشکی بەرچاو لە هەندێک بوار و بە تایبەتی بواری پزیشکیدا بۆ بنەماڵەی کوژراوەکانی شەڕی ئێران و عێراق تەرخان کراوە. یەکێک لەو هۆکارانەی کە بەشێک لە پزیشکەکان گرنگی زیاتر بە پارە و داهات دەدەن تا لە گیانی نەخۆشەکان و گەندەڵی و بەرتیل وەرگرتنیان کردوتە دیاردەیەکی یاسایی دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازی وەرگرتن و لەوانە بابەتی بە کاڵاکردنی پەروەردە لە بوارە پزیشکیەکاندا.
کێشەی زانست و خوێندنی پزیشکی و پیشەی پزیشکیش تەنیا لە زۆربوونی کرێی خوێندن و تەنانەت بە چینایەتیکردنی خوێندن لە زانکۆکانی ئێراندا خۆی نبینێتەوە، بەڵکو ئاوێتەکردنی ئەو بوارە بە خوورافات و بۆ چوونی کەسانی وەک مسباح یەزدی و میرباقریش بەشێکی ترە لە گرفتەکان. ئەوانەی کە بۆ چوونەکانیان لە کۆماری ئیسلامیدا پراکتیزە کراوە لە بەرامبەر تەبابەت و زانستی پزیشکی ئەمڕۆدا پرسی تەبابەت و زانستی ئیسلامیان دەهێنا گۆڕێ، وەک ئەوەی کە گۆیە ئەوانە ڕۆژاوایی و شەیتانن و بەڵاو نەهامەتیەکی زۆر لەگەڵ خۆیاندا دەهێنن. جگە لەوەش ئەوان سەردانی نەخۆشی ژن بۆ لای پزیشکی پیاوان مەنع دەکرد. بەڵام کارەساتەکە کاتێک قوڵتر دەبێتەوە کە ئاخوندێکی دەسەڵاتداری وەک خامنەئی و هاوبیرەکانی تەنانەت لە زۆر بابەتی پزیشکی تایبەتی تردا دەستێوەردانیان کردووە و هەر ئێستاش دەیکەن. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا لە ئێران خامنەی بە دروستکراوی ئەمریکا ناوی برد و هاوردەکردنی ڤاکسینەکەی بەرهەم هاتووی ئەو وڵاتەی بۆ ناو ئێران قەدەغە کرد. دوا بە دوای ئەو فەرمانەی خامنەیی بەرپرسانی پەیوەندیدار هاتنی دکتورە خۆبەخشەکانیان بە مەبەستی هاوکاری و چارەسەری ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بوون قەدەغە کرد و پزیشکانی بێسنووریان دەرکرد. ئەوەی کە ئەو جنایەتە مێژووە بووە هۆی گیان لە دەستانی چەند کەس لە دانیشتوانی ئێران بەڕوونی دیار نییە. ڕەهەندەکانی ئەم تاوانەش وەک زۆریەک لە تاوانەکانی تر تەنها دوای ڕووخاندنی شۆڕشگێڕانی ئەو ڕژیمە لەلایەن جەماوەرەوە ئاشکرا دەبێت. ئەو کات ئیتر ئیمکانی خوێندنی بێ بەرامبەریش لە هەموو ئاستەکاندا بۆ سەرجەم دانیشتوانی وڵات دابین دەبێت.